ئایا ژێری دەستکرد خەون دەبینێت؟ لە یابان ئەپێک دەکرێت بە سەرۆکی حیزبێک. حەکیمی بەناوبانگی چینی ژوانگزێ شەوێک خەونێک دەبینێت. لە خەویدا بووەتە پەپولە و دەفڕێت کە لە خەو هەڵدەستێت بە خوێندکارەکانی دەڵێت ئێستا من نازانم من ژوانگزێم خەونم بینیوە کە پەپولەم یان پەپولەم خەون دەبینم کە ژوانگزێم. ژوانگزێ خۆی قسە خۆش و قۆشمە بوو، ڕەنگە بۆ خۆشیە مەیوتبێ، بەڵام ئێستا لە یابان ئەپێکی ژیری دەستکرد وەکو پەپولەکەی ژوانگزێ خۆی لێ بووە بە مرۆڤ و خەریکە دەشکرێت بە سەرۆکی حیزبێک. ئێستا نازانرێت ئەمە تاکو چەند لە ڕووی یاساییەوە کارێکی قبوڵ کراوە، بەڵام حیزبێکی پراوێزخراوی سیاسی یابان دوای شکستهێنانی لە هەڵبژاردنەکانی وڵاتەکەیدا پلانێک بۆ دووبارە خۆ بنیادنانەوە دادەنێت و دەیانەوێت زیرەکیەکی دەستکرد کە بە چات بوت پەنگوین دەناسرێت بکەن بە سەرکردەی پارتەکەیان. کۆکی ئۆکۆمورا کە ئەندامی حیزبەکەی و خوێندکاری بواری ژیری دەستکردە لە زانکۆی کیۆتۆ لە یابان ڕایگەیاند من پلانێکی دیکەم هەیە بۆ هەستانەوەی حیزبەکەمان. ڕاشیگەیاند لە داهاتوودا ژیری دەستکرد لە مرۆڤ باشتر توانای بڕیاردانی ڕاست و دروستی دەبێت و بەو بۆنەوە من پێشنیار دەکەم بۆ بەرژەوەندی حیزبەکەمان AI بکەین بە سەرۆکی حیزبەکەمان. زیرەکیە دەستکردەکەش ناونراوە پەنگوین، چونکە لە کلتوری یابانیدا پەنگوین جێگایەکی تایبەتی هەیە و زیاتر سیمبولی وەفا و بەختی باشە. ساڵی 1996 لە بەرگرتنەوەی مەڕێک لە خانەیەکی زیندوی مەڕێکی دیکە شۆکێکی گەورەی لە جیهاندا دروست کرد. ئەوەی لەسەر مەڕی دۆلی تاقیکرایەوە تەنها کارێکی زانستی ئاسایی بوو، ئەو هەڵایەی نایەوە. ئێستا پرسیارەکە ئەوەیە ئایا چی ڕوودەدات ئەگەر زانست پێگەی خودی مرۆڤ بخاتە بەرمەترسی گەورە؟ قسەی کۆتایی ڤار دەیکات.